سۆمای چاوان لقی هەولێر لە ڕۆسێم ڕۆژێتی هەڵدەستێت بە دابەشکردنی موچە بەسەر بێباوکان. ئەو بێباوکانەی کە لای ئێمە کەفەلەت کراون زیاتر لە 600 خانەوادەیە ئێستاوە لە ژوورەوە هاوکاریەکانی وەردەگرن. لەگەڵ هاوکاریەکانیان ئێمە نەوتشیان بەسەر دابەش دەکەین. ئەو بڕەنەوتەیەی کە ئێمە کۆمان کردبەوە بەسەرەن دابەشکردن بریتی بوو لە 1500 جلیکان. ئەمڕۆ سێم ڕۆژە دابش دەکەین بەسەر بێباوکان. خدای گەورە بە ئەم پاداشتی خێرخوازان بداتەوە. خوا خێری ئەو دەستگا خێرخوازانە بنووسێ ئیشەڵاتر هەر کەسێکە و هەر دەستگایەکە ئیشەڵا بێتە تێشوی قیامەتیان یا ڕەبی خوا ئەو خەڵکە و ئەو خەڵکە فەقیر و هەژارە ئەو ماڵە هێتیمانە لەو سەرمایە ئەگەر بە هەموو زستانیش نەبێ ئەگەر ماوەیەکیش بێت چەند ینی هەفتەیەکیش بێ بۆ سەرمایە ڕزگارە نەبێت و خوا خێران بنووسێ و دەستخۆشیان لێکەین لە سۆمای چاوان هەمومان جێک یارمەتی و فەقیرانە ئەدەن. ئیشەڵا نمونیان زۆرە بێ و زۆر سوپاسی خێرخوازی سۆمای چاوان دەکەم. زۆر هاوکاریمان دەکەن خوا هەرناگری لۆ مندارە هێتیمەکان و لۆ داکە هێتیمەکان زۆر خەمخۆرن. ئیشەڵا خوای گەورە لە دنیا لە قیامەت پاداشتی ئەو خێرخوازانش داتەوە ئیمام مۆستاژ دەداتەوە. خوای گەورە سەرکەوتیان بکەن لە ژیاندا. هیوادارم هەردەمە هاپشگیری ئەو نوع خێرخوازانە بکەن ئەو دەستگایانە بکەن بەشکوم ئەها دەستی یارمەتی لە بۆ ئەم دارە هێتیمانە درێژ دەکەن.